تماشاوان و گهدارên Kurdistan 24 ev demê we baş, hêviya demên xweş û selamet bi we dixwazîn. Xoşhal û bextewerîn carek din hatîn ev dîdara wên berez. Bo pêşkêşkirina xeleke dîş bernameyê bi Kurdî. Ev care jî di xizmeta wekên dor, tewerekê giring ew jî bi wê êkê yê bextewer bî, bexteweriyê bibexşe. Bextewerî û xweşgûzeranî hêviya mezina hemû mirovekê û tevaya mirovatiyê ye û ed qedîm da hetan û ke jî ev hêviye her berdewam et nava mirovayetiyê da. Destpêka afirandina mirovan behs il bextewerî û xweşgûzeraniyê kiriye. Heta ev rû jî behs tête kirin û çendîn pirsyar jî derbarê bexteweriyê et hêne afirandin û hêne behskirin. Ed bêjin erê bextewerî çi ye? Erê bextewerî tiştekî maddî ye yan jî tişteke girêdaye eb derûnê mirovî ve. Bûçî hindek kes hene hest bexteweriyê dikin, belê hindek kes jî dibêjin hetan û ke min bextewerî nedîtiye. Ev mijare dihête gengeşekirin nava bernamê be Kurdî, êdigel zor berês Mamosta Abdurrahman Sedîq, navê xûb, navê we xêrat neke gerim, canabê mamostayê zor bexêr mamosta. Mamostayê berês weke me behs kirî renge bextewerî axiftinek bîtin ser zoriya zarê gelek mirovan bihête behs kirin weku me amaje pêda li qedîm û heta vê gavê jî. Belê ya giring ew em vêre bizanîn erê bextewerî têrwanîna İslama pîrûz taybetî Qur'ana pîrûz. Çawa hatiye behs kirin û bextewerî çawa hatiye qelemdan û çawa hatiye li sengandin. Belê, bi navê xwe bexşîndeyê mihreban. Zaraweyî kameranî, şadî, bextewerî hemû eman nizîkin li yekewe duacar wekû wişeyek li Qur'anda ke bo yek carî hatibê kirawe be seadet. Seade. Belê. Em seadeta arifanî Kurd û zanayanî qedîmî emeş her be zarawê seadet legelî roştûn. Îdî duacar em seadeta kirawe be kameranî, kirawe be şadî, kirawe be bextewerî û çend zarawê dîkeş. Belam hemû li dewrî wişeyek kobinەوە ke pê de gotirê seadet wekû Xuda li Qur'an de fermî وأما الذين سعدوا بەو شێوازە معنەی وایە باسەکە لە وشەی سەعادەتەوە هاتووە. باشە ئەم بابەتە وەکو بابەتێکی تەنیا وەریگری یان وەکو بڵێن بابەتێکی کەسی خودی تایبەتی وەریگری تۆ من و خەڵکی دیکەش دەبینین یعنی دەبینین هەندێک ئینسان جارە بە کۆ قسە ناکەین وەکو تاک هەندێک ئینسان دەبینین دڵی زۆر خۆشە هەمومان نمونەی وامان لایە ئەڵێن فڵانەکە زۆر دڵخۆشە زۆر بەختەوەرە زۆر کامەرانە بە پێوەرە مادیەکان تەماشایەکەی وان نییە کە ئێمە ئەڵێنەوە نازانین و دڵی بەچی خۆشە بە پێوەرە معنەویەکانیش لەلایەتر تەماشاەکەی هەر لی تێناگەی ئەمە چییە کەواتە دەرکەوت لە ڕووی تاکەوە بەختەوەری کامەرانی سەعادەت مەسئلەیەکی نسبیە ینی نسبیە بەڵام هەر ئەبێ بگەڕین بە شوێنی ئەوەی کە مەدرسە قوتابخانەی جیاوازی دەروونناسی هەیە هەر یەک لەو قوتابخانە دەروونناسیە بەختەوەری و کامەرانی و سەعادەت بە چەند پێوەرێک دیاری ئەکەن ئەوش حەقی خۆیان و مافی خۆیان بەس ئێمە بەرنامەکەمان ڕۆشنبیری ئاینیە کاڵێن ڕۆشنبیری ئاینی و لە ڕوانگەی قورئانی شۆ تەماشایکەی سێرەکەی لە قورئاندا ئەبێ لە بەرامبەری سەعادەت چی هاتبێ ئەبێ لە بەرامبەری وەکو چۆن ئەڵێ ینی مرادیفی ئەگەر هەبێ یان بەمانای پێچەوانە و بەختەوەری پێچەوانەکەی بڵێ لە بەرامبەری سەعادەت شەقاوەت هاتووە لە قورئاندا لە بەرامبەری سەعادەت شەقاوەت هاتووە مجارێ هەردوو شەکە هەر عەرەبین ئەبێ ڕوونیکەینەوە شتێک هەیە ئێستا قسەی لەسەرەکرێ کە قورئان لەگەڵ ئەویانایە قورئان لەگەڵ ئەوەیە کە دەڵێ سەعادەتی ئینسان وەکو تاک لەوێەوە دەست پێ دەکا کە لە ناخی خۆیدا ڕەزامەندی هەبێ بەو بارودۆخەی کە ئەو تێدای پێڵێن ڕیضا بە عەرەبی ئەڕیضا لە قورئانیشدا پێی دەوترێ ئەڕیضا بەڵام لە کوردیدا هەرتا ڕەزامەندی ڕازیبوون جامان لە ڕوویەکی سیاسیەوە تەماشایکەی نێگەتیڤ و سلبیە عەقمان بەوە نییە ڕازیبوون بە هەموو شتێ نا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونیەوە ینی لە ڕووی دەرونی ئەوەیە کە دنیا هەمووی بە جۆرێک لە شێوازەکان ڕوو لە مۆدێلێکەکە کەسێکە بینی گاڵتەی بە قسانە دێ وا ناکە دەڵێن بۆ دەڵێن من بە شکلی خۆم ڕازیم من بە هەیئەتی خۆم ڕازیم من بە حاڵی خۆم ڕازیم ئەم ڕازیبوونە لە چیەوە هاتووە لە متمانەوە لە متمانە بەخۆبوونەوە بۆیە خوددا لە قورئان دەفەرمێ بەلێت هەمان دەمدا مامۆستا پێشی بچی ئاتە قورئانت هەمان دەمدا خەتێکی بۆ مرۆڤی نادانیتن کو بژیتن تو حتا وێرە دێ چی زێدەتر ناچی چونکو تو ڕازی لوی بارودۆخێ خۆ ئەنا ینی بەمانەیەک لەماناکەن ئێستا ئەوە باسەکەم ینی خوددا لە قورئاندا چۆن ئەمەی هێناوە فەرمێ فەصبیر عەلا ما یەقولونە بۆستە
وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل غروبها ومن آناء الليل فسبح وأطراف النهار لعلك ترضى. لعلك ترضى. تو تماشى مكة فاصبر على ما يقولون. يعني تو خالية كم شيء أبو سعادة بقيت الرزامندي لداخل خود فاصبر على ما يقولون. دەرکەوت بەشی یەک لەسەر سێی ناشادبوونی ئێمە چیە؟ قسەی خەڵکە. خەڵک تەدەخول لە ژیانتەکەن ئەو بۆ وا لێ ناکەی ئەوە وا لێ بکەوە وا لێ بکە. میوانێکت دێ سەرسووکە بۆ خۆت وەزعت زۆر باشە، ئەڵێ خانۆ بۆ تێک نادی بیگۆڕی، وەڵام ماڵی لێ تێکەدا ئیتی بەخوانیە ئەمە سەعادەتی ئەو کەسە تێک چوو، چونکە خۆی ڕێک خستووە لەگەڵ بارودۆخەکە. فاصبر على ما يقولون. ئەمە ئەرکێک بوو. بەڵام فسبح بحمد ربك قبل طلوع الشمس همو أمانة بكي بنوج وبعبادة وبتسبيحات وأمانة وهذه تبرشاوت خدا بفرمي لعلني أرضى وكبلي من أولية الرازيب منا فرمي لعلك بو أوي تو رازيبي لعلك ترضى بو الرزامندي ناخي خود بو الرزامندي وكشون الله رازيبون بخو إسا جمعيات دروس بو كوم الله ورخرابي تايبت دروس بوها خلق شون وزني خوي كمكات أو أكا يعني هەندێک ڕێکخراو لە ئاستی جیهانی لە زۆربەی وڵاتان پەیدا بووە قەڵەون وەکو شکل وەزنیشان زۆرە ناوی خۆیان ناوە چۆن ئەڵێ کۆمەڵەی ڕازیبوون بەخۆ ئەڵێ ئێمە ئاوە ڕازی نەقتان چی ئێواڵن وەڵا بێ ئەوەندە بێ وەزنتان و ئەوتان بۆ نمونانی ئەم ئینسانە کە متمانەی بەخۆی هەیە کە سەرکەوتووە لە ژیانی خۆیدا جۆ نادا بە پێوەرەکانی ئەویدی پێوەری خۆی بۆ خۆی داناوە ئەمە جۆرێکە لە سەعادەت. یعنی ئەم دنیای ئەمڕۆ نەمانی سەعادەت لەوە هاتووە خەڵکی تر پێوەردانێ پێوەری جوانی چێوتی کەپ و لوت ئەبێ بەو شێوازە بێ چێوتی چاو ئەبێ وابێ چێوتی برۆ ئەبێ بەم شێوازانە بێ نەتیجەی دەما مستا مرۆڤ ئەوەنکو بژنێ زیندەوەرەکێ هەستیارە یعنی هەست و سوز و مەشاعر هەنە دەما کەسێک ئاخفتنێکی بەرامبەرویت بێژیت یان لەڤینێکی بەرامبەرویت کەتن ڕاستە خو کارتێکردنیت کە نەبدەستویە ئەنجا بۆچی کار لە هەندێک دەکا متمانە بەخۆ بوونە کەواتە ئەگەر ئێمە خۆمان بدەینە دەستی خەڵک وا چیمان لێ دێ بێ هەر مانگێک مۆدێلێک بێ هەر مانگێک شکلێک بێ بۆیە خەڵک ڕازی نییە لە وەزعی خۆی. یعنی چۆن مەبەستم ڕەزامەندی ئابووری و سیاسی نییە مەبەستم ڕەزامەندی دەرونیە لەبەرەوە خوددا فەرمووی وەلەسەوفە یوعطیکە ربک جارێکی تر خۆ زۆر گرنگە فتەرضە یعنی هەمووی خوددا مەبەستی ئەوەیە تۆ ڕازیبی لە خۆت تۆ ڕەزامەندی لەگەڵ نەفسی خۆت. لە ئەوەی قورئانی مامۆستا وەلەسەوفە بکارینە سەوفە بوو مستەقبەلێکی بەعیدان و مستەقبەلێکی دیرە مرۆڤان جی دەوێت نەهادا ژیانەوە یا خۆش بیتن. ئەم پرسیارەش گرنگە دەڵێن ناشادی و ناکامەرانی ئینسان لەکوێ دێ دەڵێن ئینسان هەمیشە لە مستەقبەل دەترسێ. یعنی تۆ ئێستا وەزعت زۆر خۆشە کەی دڵت ناخۆشە بێ ئەڵێ تۆ بڵێ ئەمە بەردەوام بێ وەختی هەستکەی پاشە ڕووژاتە یعنی تۆ یەکێ تەعینەکەی بەعقد دڵی ناخۆشە ئەڵێ وەڵی حەزەکەم میلاکی دائیم یعنی تا نەبێ بە دائیمی دڵم خۆش نابێت کەواتە ئینسان هەمیشە بشتێ مستەقبەلی هەیە یا ئەڵێ بۆ لە لای حکومەت تەعینەبی ئەڵێ کاکە خانە نشینی هەیە لەوێ لە کەرتی تایبەت خانە نشینیە ئینسان کائینێکی مستەقبەلیە لە لەحزەی داهاتووە لە یەک دقەی داهاتووە ئەبێ دڵت خۆش بێ هەتا قیامەت بۆیە خوددا ئەوەی فەرموو جالەوە گرنگتر یعنی مەسم ئەوە بوو سەعادەت لەوێ دروستە بێ خوددا فەرمووی ڕەضی الله عنهم ئەگەیتە قیامەت وەڕەض ئاخر ئەمە نازانم چۆن ئەکرێ بە کوردی یعنی ئەوەندە قورس دێتە بەرچاوم دەڵێ ڕەضی الله عنهم مرۆڤگەلێک هەن خوددا لێیان ڕازیە وەڕەضوا عنه ئەوانش لە خوددا ڕازین ئەوانش لە خوددا ڕازین زۆر وردەکاری ئەوەتە هەر وەکی بێ چەندێت بێژیتن ئەگەر ئەس یە ژیانە خۆ حاڵی ڕازی بم تایبەتی لانێ دەرونی هەر وەکی ئەس خودیشی ڕازیمە نە بەمانایەکتر بڵێم یعنی حتا ڕەزامەندی ئەوەندە گرنگە بۆ سەعادەت تۆ لە ڕۆژی قیامەتدا وەکو دەڵێ خوددا پێت دەڵێ هەموو ئەم شتانم بۆ کردی تۆ وانە تۆ ئێستا لە من ڕازی یعنی ئەمە زۆر گرنگە یعنی کە تۆ ڕەزامەندیت نیشاندا یعنی چۆن بەمانەیە بڵێم یعنی تۆ دایک و باوکی خۆت هەمیشە دەڵێ گردنم ئازاکەن بۆچی وا دەڵێ لەبەر ئەوەتە ڕازی بن لە تۆ ئەوانش قسەیەتر دەکەن دەڵێن ئەرێ من دایک و باوکێکی باش بووم بۆ تۆ کوڕێکی ینی تۆ ڕازیت لە من یعنی خۆشی ئەویش بەوە دەست پێکا کە تۆش لێ ڕازیبی ئەمەش ینی هێشتا وەکو بڵێ حاڵەتێکە ڕەنگە عارفان لە من باشتر بێڵێن ڕەضی الله عنهم وەڕەضوا عنه مەبەستم ئەم مەسەلەی ڕەزامەندی بۆیە خەڵکانێک دۆزەخی لە قیامەتدا دەڵێن قالوا ربنا غلبت علينا شقوتنا وكنا قوما ضالين يعني شقاوة أو ضلالة كواتا السعادة بو بهداية شقاوتش بو بضلالة كواتا قمرابون للري خدا وخدا ناسي وكو خوي أو كاتش دبي
ئینسان تووشی گومڕابوون دەبێت لەوێشەوە تووشی شەقاوت دەبێت جۆرێک لە نابەختەوەری بەدی لەوێ چندێک ئەم ببێژین توش لەوانێت دەرونیە مرتاحبی ئەگەر ئەم ببێژین تۆ ڕوحانیەتە خوب هێز بکە ئەوە باشترینەش بێ چندێ ئەمە مەسلەی هیدایەتەکەیە کەواتە بێنە بەرچاوی خۆت دەڵێ تۆ مرۆڤێکی پێت وایە خدا هیدایەتی دای قسەی وایە خوا هیدایەتت دا باشە ئێستا دەڵێ وەڵام من خۆم خدا دەناسم و نوێژ دەکەم و بە ڕۆژ و دەم و خدا هیدایەتی داوم بەس پرسیارێک دێتە ئارە اینجا عارفی کورد نالی بە ڕەحمەت بێ دەڵێ ئایا تۆ هەست بە سەعادەت دەکەی دەڵێ نە ئەڵێەوە هیدایەتت نەگەشتەوە بە هیدایەت بۆیە نالی لە شعرێکە دەڵێ سەعادەت بوو بە نور و سەعادەت بوو بە نور و ساعیدی ذروەی هیدایەت بوو یعنی سەعادەت نورێکە ساعیدی ذروە عین لوتکە کەی سەعادەت گەشتە لوتکەی هیدایەت ئەو کاتە تو ئەتوانی بڵێ من هیدایەت دراوم بەڕاستی کەواتە مامۆستا گرنگە دەمان بەحسا هەر مژارێکت بکەین ئەم بچین بەحسا ڕێوشینێن وێ چەندێ بکەین نەها ئەمێ بەحسا بەختەوەریت کەین ئەم دێ چاوە بەختەوەریە بدەستخۆبینین ئەرێ ئەو ڕێوشین چنە ئانکو ئەو پێداویستی چنە ئەوێت کات بنە ئەگەراوێ چندێک و ئەم بکارین کامەرانی بژین بەختەوەری بژین ژیانەکە خۆشگوزاران مەهەبیت بەڵێ وەکو گوتم مەسەلەی ئینسان ئەگاتە بارودۆخێکی دیاریکرا و خۆی دەناسێ خۆی پلانێکی بۆ خۆی داناوە بە ڕێگەیەکا دەڕوا خۆی ئاها بەختەوەرە هەر کەس دەست خاتە ژیانی لێ تێکەدا چیرۆکێکی کورتێ ڕەنگە بینەران بەشێکیان بیستی بێتیان دەڵێن دەوڵەمەندێکی دەوڵەمەند هەندێک دەڵێن ئەمریکیە و هەندێک دەڵێن گرنگ شوێنەکە نییە بەڵام چیرۆکێکە دەڵێن دەوڵەمەندێکی ملیاردێر بۆ ئیسراحەتی خۆی دەچێتە کەناری ڕووبارێک تەماشا دەکات لەوێ کەسێکی لێیە لەو شوێنەدا کەسێکەیە ئەو کەسە ماسی دەگرێت لەسەر کەشتێکی بەلەمێکی زۆر بچکۆلە پێی دەڵێ تۆ چ دەکەی ئەڵێ وەڵی ئەو ماسی دەگرم و ئەڵێوە کەمە دەڵێ قەیچێکە بەشی خۆم دەکات و هەندێکیشی لێ ئەفرۆشم و لێرەشە ماڵێکی خۆشم هەیە بۆ خۆم ئەوە دەڵێ ئەوە خراپە تۆ پێویست بەوە دەکات کە یعنی مەشروعەکەت گەورەکەی دەڵێ چ بکەم یعنی دەڵێ مەسەلەن هەوڵ دەی پارە کۆکەیتەوە بەلەمێکی گەورەتر بکڕی ماسی زۆرتر دەگری ئەو جا ماسیەکان زۆر دەگری دەفرۆشی بەرفرەتەربی گەورە دەبێ فراوان دەبێ ئەڵێ دوای ئەوە دەڵێ دوای ئەوە دەگوازیتەوە لێرە دەچی بۆ ناو شار دوای لە شار گەورەتر دەبی دەشتە پایتەخت دوای مەشروعەکە زۆر گەورە دەبێ ئیدی دەبیتە ملیاردێرێکی گەورە و ئەوانە ئیدی دوای ئەوە دەڵێ دوای ئەوە کە مستەقبەلی خۆت مسۆگەر کرد بە کەیفی خۆت و بە ئارەزوی خۆت و بە خۆشی دەژی بەلەوە پێشنیارەکە باشەمانە اینجا دێی بۆ خۆت ئەو کاتە مستەقبەلی خۆت مسۆگەر کردو ئەو کاتە دێی دەگەڕێی وەکو من لە کەناری دەریایەکە لە کەناری ڕووبارێکە بۆ خۆت دادەنیشی و تەماشای سروشت و بوونەوە دەکەی دەڵێ دێ ئێستا من ئاوم ینی ئەمەی تۆی دەڵێ بە 20 ساڵی تر من ئەمە پێک نایە ئێستا وا تۆ هاتووی بۆ شوێنەکەی من نهاتوم بە شوێنەکەی تۆ ئەمەی بە 20 ساڵی تر من دەستمەکەوێ هەر دێمەوە ئێرەوە تۆ هاتوویتە ئێرە کە ملیاردێری هاتووی بۆ ئێرە لەم شوێنە ئەتەوێ سوود لەم دیمەنە وەربگری چێژ لەم دیمەنە وەربگری ئێ من جارێ ئاوام ئێستاکە جامە بەستم ئەم متمانە بەخۆبوونێ هەر کەس متمانەی بەخۆی بوو ڕێگەی بەختەوەری و کامەرانی بۆ خۆی دروست دەکە بەڵام خۆ پێداویستی مادی هەیە و پێداویستی ڕۆحیش هەیە ئەوەی کە خوددا لە قورئاندا تاکیدی لەسەر کردووە مەسکەن گرنگە با پێداویستی مادی سەریعەکان بڵێم یعنی ئینسان پێویستە شوێنێکی بۆ نیشتە جێبوون هەبێ جا لەبەرەوە هەموو جار ئێستاش با دووباری کەمەوە بە دەستەی وەبەرهێنان بڵێم ئەو پرۆژانەی پێشوو کە کراون ئەو سیتی و شاروشتانە خزمەتی هەژاری زۆر نەکردووە کەسێک کە پارەی هەبێ زیاتر ئەتوانی بیکە یعنی با چاو لە وڵاتانی دیکەن خانووی دروستکەین بە 65 متری دووجا 13 بە 5 خانوویەکی بچکۆلە خەڵکیش ئەتوانێت تێدانیشی و خەڵکیش دەتوانێت بیکڕێ یعنی من لەگەڵ ئەو فکرەیەم کە لە هیچ وڵاتێکدا کرێکی نەمێنێ کرێکی نابێ بمێنێ ئەرزێکی فراوانی گەورەی خوددا بەم ئینسانی داوە لەسەر خاچی خۆی کرێکی نەمێنێ ئەمە خاڵێکی سەرێکیەکە ئینسان مەسکەن بۆ ئەوڵە سەکەن ئەنکو ئەم تکارین بژین کوردستانی ئەف ئەڕزیاتە هەیە و ئەف چەند جانابێتت بژیتن بهێتە جێبەجێکە ئەی چۆن تۆ 50,000 کیلۆمەتری چوارگۆشت هەیە بۆ نزیکەی 6 میلیۆن کەس بۆ 5 میلیۆن کەس کە ئەمانە کەسن دابەشی پێنجیکە ینی تۆ میلیۆنی مەسکەنت پێویستە وای هەر ماڵێکەکە 5 کەس بێ ینی 1 میلیۆن خانووت پێویستە بەشێکی هەیەی بەشەکەی کەنیەتی بە هەموو کەس خاوەنی خانووی خۆی بێ با خانووی بچووکیش بێ مەسکەن لە سەکەنەوە هاتووە ئینسان ئارام دەبێتەوە ئەو کاتە دوای ئەوە پێویستە سەرچاوەیەکی دارایی ینی کارێکی هەبێ کار هەلی کار زۆر گرنگە بە مانایە کە هەلی کاری هەبێ کە هەلی کاری هەبوو موچەیەکی دەبێ ئەوش مەسەلەیەکی گرنگە بتوانێت پرۆسەی زەواج و پرۆسەی هاوژینی پێک بێنێ ئەو جۆرێکی تر لە ئارامی پێدا جاوەکو گوتم هەمیشە ئینسان مستەقبەلیە
کە ئەمانەی هەبوو ئەمە لای کەمی پێداویستەکانی وەکۆڵێ زیندووبوونی دەستکەوت ئەو کاتە مەسەلەکانی تر دێتە پێشەوە مەسەلەکانی مامۆستاگەر ئەم سامپڵێکی پێخینێت ناوە مێشکی خوددا هەر کەسێک گۆڕەی واقع و کەسێن دەوروبەرێن خۆ زۆر کەس هەیە خانی خۆ هەیە سێوارە خۆ هەیە کار و کریارێ خۆ هەیە ڕەنگە ڕەسیدێکی مالیژی هەبیتن و ڕەنگە گەلێک دشتێ دیترژی هەبیتن بەلت هەمان دەمدا بەختەوەری دەستبەناوینیتن یە ئارام و کامەران نینە کە من ئەوانە ئەوە کە من پێناسەکەی قورئانیان نەهێنایە دیکە پێ دەڵێن ڕازی بوون بەخۆ ئەوانە ئەو کەسانن کامیشە خۆیان بەراورد دەکەن بەوانی دی ئەڵێ بۆ فلان و فلان ملیاردێرن من ملیۆنێ بە منش بم بۆوە ئەم بەراوردە کۆتایی پێنایە جا لەبەرەوە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی قسەیەکی جوانەکە دەڵێ لە دنیادا ئینسان دەبێت خۆی بێ خۆی بڕوای بە متمانەی بە خۆی هەبێ کەچی ئەکاوچی ناکە ئەگەر خۆت بەراوردکەی بە خەڵکی دی قەت کۆتایی پێنایە بەلێ مرۆڤ وەک غەریزە و فێترە بوونەوەرەکی وەسانینەک و هەردەم تەمۆح هەیە بەرەف پێشتر بچیت بەڵێ بەڵام لە هەمان کاتدا خوددا پێی گوتووە لە دنیادا هەموو نایەتە دی بۆیە باسی قیامەت هاتوۆتە دنیاوە بڕوانە دەڵێ مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی دەڵێ وا دابنێ هەموو ئەم شەشکی شوەری دنیا هی توێ بەڵێ یعنی تر لەوە زیاتر چی توێ یعنی کوڕی ئەرزی گۆی زەوی هەر هەمووی هی توێ وا دابنێ ئیمکانیەت و دارایی و توانای دارایی تۆ هەرچی پارەی دنیای هەمووی هی توێ وایە ئەمە چی بوو ئەمە ئیمکانەتێکی باشتەیە دەڵێت چی ڕوئەدا هەر شتێکت دەست دەکەوێت تۆ چیەکەی ئەو کاتە حەزەکەی تازەیکەیتەوە تەجدیدی کەیتەوە ئەڵێ ئەم شتە کۆن بوو من بێزار بووم لەم شوێنە بێزار بووم لەم ئەچمە ئاسیا ئەمجا ئەچمە ئەوروپا ئەچمە ئەفریقیا شوێنە گۆڕی کەواتە ئینسان کائینێکە بەردەوام ئەوەی تێدایە ئەوە یەک دوو خۆ فەرەزەن هەموو ئەمەشمان بۆی کرد گرفتێکی دیکەی هەیە دەمرێ دەڵێ ئارێ من تا چەند ساڵی دی ئەم هەموو دنیاە و هەموو پارەی دنیا هی منە دەڵێ وەڵای خۆ هەر ئەمری ناخۆش کەواتە بەهەشت چی تیا بوو كلما رزقوا من ثمرة رزقا قالوا هذا الذي رزقنا من قبل وأتوا به متشابها كواتا تجديد هي لبهشتا دو وهم فيها خالدون نمري هي كواتا إنسان كائنك خواوي دروست كردوا بو نمريو بو هميشه پێداویستەکانی تازە بێتەوە و گۆڕانکاری بەڵام ئەمە لە دنیا نایەتە دی کەواتە چیەکەی تۆ خۆت سەقفێ بۆ خۆت دانەی خۆت سەقفی چۆ سەقفی مادی بۆ خۆت دانەی دەڵێ ئەمە پێداویستەکانی زیندوو بوونە کەوتم مەسکەنە و هاوژینیە و موچەیە و ئەمانەت دانا لە دوای ئەوە لە مەسەلە واتاییەکان لە مەسەلە معنەویەکان سەقف بۆ خۆت دامنێ لە مەسەلەی ئیمانە واذكروا الله ذكرا كثيرا لە مەسەلە واتاییەکان لە ئەخلاق لە ئیمان لە خوداناسی لە یارمەتیدانی خەڵک لە بەختەوەرکردنی خەڵک لەمە هەر مەوەستە بە بەردەوامی ئەمە بەشەمەسەیەکە مامۆستا گەلێک جارش لای ئەتاییستاوان تێتە بەحثکردن و دەک جارژی ناوە خەڵکێکی ئاساییدا تێتە بەحثکردن بژنێ باشە ئەگەر خودی تعالە خەزائینێت عرض و عەسمانە دەستادا هەبن و غەنی بیتن و هێزەکە مطلق و بڕیارەکە ڕەها و مطلق هەبیتن ئەری بوچی بوونەوەرەکێ دروست کردیە لە سەروی عەردەی کە بێژنێ مرۆڤ و هەژاری گەلێک یا زۆرەت قەدیم و حتا ڤێگاڤێژی زۆربەی مرۆڤەت هەژاریەدا ژیانە توانی دەیان پرسیارێتری وا بکەی وەکو تۆ لە مامۆستا بپرسی ئەرە بڵێ مامۆستا منهەجە چی ئێمەی خوێنی بەڵێ وایە ئەڵە تۆ هاتووی بۆ قوتابخانەی من ئەو حەزی لە قوتابخانەیەکی تر و منهەجێکی ترە بڕۆ بۆ ئەوێ ئەمە دنیایە خوددا دەفەرمێ لا يسأل عما يفعل یعنی تۆ بیا باوەڕداری یا بێ باوەڕی ئەگەر باوەڕداری تۆ لە خوددا ناپرسی لا يسأل عما يفعل نابێ لە خوددا بپرسی بۆ ئاوە دنیا دوا دروست کرە بەم شێوازە وهم يسألون ئێمە سوالمان لێکرێ جا مشکلەی ملحید بۆیە ئەڵێ ملحیدی ڕاستەقینە نییە ئەڵێ ملحیدم دەڵێ خوددا بۆ وایە کردو تۆ خوددا نییە ئەی کەوتر خوددا نییە حەق چێ بڵێ خوددا دنیای بۆ وا لێ کردووە حەق چێ بڵێ خوددا غەنیەوە تۆ ئەڵێ نییە کە نییە ئەم قسەیە چییە بۆیە خوددا دەفەرمێ ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين يعني ملحد نییە بوجودی لە ناخی خۆیدا دەزانێ شتێکی زۆر گرنگ هەیە مەسئلەی مان و نەمانە مەسئلەیەکی ترە باسەکە دوور نەخەمەوە هیچ ملحیدێک دڵی خۆش نییە چونکە بەرەو عەدەم دەچێت بەرەو عەدەم دەچێت ئیعدام بەڵام ئینسان کە دەزانێ ڕۆژی دوایی هەیە و قیامەت هەیە بەختەوەر دەبێت جا ئەم سەعادەتە دەکرێت سەعادەتێکی مؤسسیش بێ ینی شتۆنە دامەزراوەیی بێ ینی زۆر جار ئەم دێتە ئارا و قسێ دەکرێت یعنی لە ئاستی ئیداری ئەو قسێ دەکەن دەڵێن دام و دەستگایەک ئەگەر تۆ بۆ ڕەزامەندی مدیر ئیش بکەی هەر تاقەتی 8 سەعات ئیشکەی دەڵێ من موچەکەم باشی ئەوەیە بێت لە ڕۆژەوە ڕۆژەکە تۆ ئیشی چەندێکە 8 سەعاتە دەڵێن بەسەگە مدیرت خۆشویست حەزەکەی 12 سەعات ئیشی بۆ بکەی دەڵێن ئەگەر فکرەیەکت هەبوو لە پێناوی مەبدەئێکا تۆ کارەکەی وەڵڵا 24 سەعاتیش ئیشکەی دڵت خۆشە بێ
کەواتە بۆیە دەگوترێت سەعادەی مؤسەسی گرنگە مؤسسەکان دامەزراوەکان وەزارەتەکان لە خۆیان بپرسن بەڵێن ئێمە کارمەندەکانمان ئەوەندە دڵخۆش کردووە بە ئیش و بەکارەکانیان ئەوە پرسیارێکی زۆر گرنگە جا لەبەرەوە سەعادەتیش دەڵێن جەماعیە یعنی تۆ لە ناو ماڵی خۆتا یەک کەسێکتان خەمبار بێت تەسیر لە هەمووتانەکە وایە یعنی پێویستە کە سەعادەت دابەشکەین بۆیە دەڵێن تۆ ئەتەوێ بەختەوەربی بەختەوەری ببەخشە تاوەکو بەختەوەربی یعنی دنیا جیهان ئەوروپاش بەختەوەر نییە بۆ چونکە نیوەی باشووری دنیایان نابەختەوەر کردووە بە زوڵم و بەستەمەکانی خۆیان بە یاساکانی خۆیان خەڵک لێرەوە ئاوارا بێ چێتە ئەوێ گرفتەکانی باشوورە با بۆ باکوور لە ئەنجامە ئەوروپاش سراحەت ناکات بەلایکەر بڕیارە مامۆستا کە بەختەوەری گرێدایە دەروونێ مرۆڤان بە نەتیجەیدا هەر مرۆڤێکی دەروونێ خۆ هەیە بۆچی وەکو بژنێت دەروونێ کەسێ بەرامبەر دەکارتێکردنێ دەروونێ من کەتن زانی چۆن ینی بڵێم چۆن بەڵێم ینی خوددا مرۆڤی کە دروست کردووە وهو اللطيف الخبير ینی بە ورد و درشتی ئەم ئینسانە ئاشنایە ینی خوددا خۆی خۆشی لەوە دەبینێ کە ئینسان دروست کات و بینێرێ بۆ باشت بۆ ئەفەرمێ وأما الذين سعدوا کەنەوە خوددا یارمەتی دەرمانە بۆ ئەوەی کە ئێمە سعید بین جا لەبەرەوە ئینسانیش خوددا وای دروست کردووە کەی کامەرانی و بەختەوەری بەخشی دڵی خۆی خۆشە بێ ئەگەر تەنها کامەرانیەک خۆی احتیفازی پێی کرد ئەویش دڵخۆش نابێت مرۆڤ دیکاریت مامۆستا ئەس کەسێکی نەبەختەوەر بم هەمان دەمدا کەسێ بەرامبەر خۆ بەختەوەر بکەم ناتوانانی هەر لەبەرەوەش دەبین دەڵێن کاتێک ئەڵێن فلانە کەس حەزەکەم حەجێ بۆ باوکم بکەم دەڵێن ئەبێ خۆت حەجت کردبێ لەبەرەوە عەرەب دەڵێ فاقد شەیئی لا یعطیه یعنی کە تۆ هیچ درەمێکت پێ نەبێت چی بەم نەدەی کەواتە هەموو شتێک ئەوەیە مەسەلەکە یعنی ئەو کاتێک کە ئەمانەیە بۆی دەڵێن پێش هەموو کەس خۆتت خۆش بوێ پێش هەموو کەس حەز بکە خۆت بەختەوەر بی بۆیە قورئان زۆر تەئکیدەکە لا تکلف إلا نفسك کەواتە ئەم خۆت کە خۆت بووی دەتوانی ببەخشی کە خۆت هەد بوو دەتوانی ببەخشی کە بەختەوەر بووی ئەتوانی خەڵک بەختەوەر بەڵێ ئاخفتنێکە مامۆستا نزانم ڕیوایەتێکە یا دروستە یان یا دروست نییە بەس ئاخفتنێک ڤڕەنگە هەیە بژیتن دوو وەکو شەمعێ بە وەکو شەماڵکێکی بە خۆ بسوزە دا دەوروبەرێت خۆ ڕۆم بکەی ئەرێف ئاخفتنە چەند یا جێ خوددا ئەمە قسەیەکە وتراوە بەس ئەمە قورئانە نەفەرمودێ یعنی خوددا داوای لێ نەکردوون خۆمان بسووتێنین نه یعنی هەمیشە دەبێت ئێمە هەبین دەبێت ئێمە بوونمان هەبێ ئێمە هەبین بۆ ئەوەی کە یارمەتی خەڵک بدەین کەواتە مامۆستام بچنە سەروی چەندێ ئەم چەوە بکارین و خەڵکی بەرامبەر خۆ بەختەوەر بکەین پشتی وێ چەندێک ومە بەختەوەری بۆ خود وەکو بێژم دەستڤەینە بەڵێ دەڵێن دوو ڕێگە هەیە ڕێگەیەکیان یا ئەوە تا قسەی خێر بکە وایە یعنی تۆ بەختەوەری چییە یا ئەوە تا کارێکی چاکەکەی بۆ بەرامبەرەکەت دڵخۆشە بێ بەختەوەرە بێ پێت نەکرا ئەڵێن قسەی خۆش پێغەمبەر فەرمووی الکەلیمەة الطەیبەة صەدەقە خوددا فەرمووی پێشتر وقولوا للناس حسنا باشە تو ئەمانە بکەی بە کوردی ئاوا دەرەچێتەوە وقولوا للناس حسنا یعنی وشەکانتان کەلیمەکانتان چی بێ جوان بێ جوان کەواتە حسن و جەمال کەواتە ئەوە وەکو مەلای جەزیری گوتی حسن و جەمالی خواست ئەڤین یعنی کە حسن و جەمالت بەکارهێنا لە وشەکە ئەڤین دروستە بێ تر بۆ خۆی خۆشەویستی دروستە بێ ئەم وشانە کاریگەری هەیە بەسەر ئینسانەوە کە فەرمووی پێغەمبەر درودی خوای لەسەر الکەلیمەة الطەیبەة صەدەقە طەیبە بەرامبەرەکەی خەبیثە یعنی وەکو بڵێ پیس و پاک کەئەنەهو خوددا پێمان دەڵێ پێغەمبەر پێمان دەڵێ وشەکانتان جوان بن وشەکانتان پاک بن ئەف وشên جوان مامۆستا گەل هەرچی کەسێکی هەبیتن تو بکار بینی یانجی تنێ ئەگەر کەسێک بیت بۆ نمونە گەرم وەکو مسلمان بەحەز بکەین کەسێکی دیندار و خودێ ترس و مسلمان بیتن یانجی بوو تەوا مرۆڤاتیت وێت ئەس ڤێڕەنگەی بم خوددا وەڵام و جواب و بەرسبیدا وتی فەرمووی وقولوا للناس يعني بۆ هەموو عالم بەلێ تو نابینی هەندێک جار هەفدژیەک هەیە هەندێک ئاەتێن دیتردا یان هەندێک فەرمودێن دیتردا کە تو گەل کەسانێت دیتر پێڕەنگی بوون منە وەغڵوت عەلەیهم شەڕە بە کۆڵە ئێمە لە شەڕی داعش دەکەین قسەی خۆش لەگەڵ داعش ناکەین لە شەڕە بەڵام لە دەرەوەی شەڕ وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك کەواتە لە ئاشتیا و لەگەڵ ئاشتیا لەگەڵ هەموو مرۆڤایەتی واکەین بەس کە کەوتینە بەرەکانی جەنگ لە بەرەی جەنگا قسەی خۆش نییە چەکمان لە یەک هەڵگرتووە لەبەرەوە ئاەتەکانی قورئان دەبێت ئاوا جێکێتەوە ئەحکامی سلم و ئەحکامی حرب بێم بۆ سەر باسەکە باسی قسەی خۆش کرد ڕووداوێک یا با بڵێم چیرۆکێکی تری ئاوا بچووک هەیە پەیوەندی من باسەوە هەیە لە ڕووی دەرونی دەڵێن لە ژوورێکدا دوو مرۆڤی نەخۆشی زۆر پەککەوتەی بەتەمەنی دان عەمر هەن هەردووک ڕاکشاون لەسەر قەرەوێڵی خۆیان
ینی زۆر ناتوانن حرەکەت و جوڵە بکەن یەکێکیان لە تەنیشتی پەنجەرەکەیە دەرە دەبینێ ئەوی دیکە لە تەنیشتی دیوارەکەی ماوەیەکی زۆر ئەمانە نەخۆشن لەو غرفەیە هەموو بەیانیەک دێن مراعاتیان دەکەن و ینی چۆن دەڵێ عیلاج و شتیان پێ دەدەن بەڵێ ئەوەی تەنیشتی دیوارەکە هەموو جار دەڵێ برادەر ئەم ڕۆژ پێدە و ئەم ئێوارە و ئەم ڕۆژە دەرێ چۆنە چۆزە ئەڵێ لە دەرێەوە خەڵک یاری دەکاوە مناڵەکان یاری دەکەن و ئەوە دەبێ ڕۆژێکی دی دەڵێ منن خۆش بینی وا باران دەبارێ ڕۆژێکی تر پێی دەڵێەوە خەڵک لەوێەوە دەچێت لەوێ مارشی عسکەری دەڕوا لەوێ و سەربازەکان وا دەڕۆن ڕۆژێکی دی دەڵێەوە هەتا و هاڵ هەرچی دیمەنی جوانە بۆی باز دەکەن ڕۆژێک دێ ئەوە وەفات دەکە کە وەفات دەکا دکتۆر دێت ئیتر باش مەسەلەیەک ئەوە دەڵێ حەزەکە من بەریتە لای پەنجەرەکە وەختی ئەو دەباتە لای پەنجەرەکە تەماشاکە پەنجەرەکە هیچ دیار نییە حوشەی خستەخانەکەی یەک دیوار لە بەردەمی هەیە هیچی تر دیار نیە بە سستەرەکە دەڵێ ئەو برادەرە هەموو ڕۆژ بە قسەی جوانی بە من دەگوت ئەوە چ بوو دەیگوت حەزی دەکرد دڵی تۆ خۆشکە مەبەستی ئەوە بوو دڵی تۆ خۆشکات ئەیجنا هیچ مەبەستێکی دیکەی نەبوو هیچ شتێوان نەبوو هەبینی چۆن یعنی زمانێک ئەم ئینسانەکە ناتوانێت بجوڵێ و لە تەنیشتی دیوارەکەی دڵی خۆش بوو بەچی دڵی خۆش بوو بەوەی کە کەسێک شتی جوانی بۆ ئەجێڕێت کەواتە کاریگەری وشە بۆیە خوددا فەرمووی بڵێ قول معروف خير من صدقة يتبعه أذى تو حەزەکەی بە مشت و بە کۆڵ و بە نظام بچوزان بە مەلاین دلار بدە دەستی خەڵک بەڵام بە منەت و بە عەزیەتدان و بە تەکەبور هەروەکو هیچ نییە هەشتاڵێ ئەوە باشترەکە دوو قسەی خۆش لەگەڵ خەڵکا بکەیت چونکە ئینسان کەرامەتی بەێت هەمان دەمدە مامۆستای بەڕێز هەر مرۆڤێکی شێن بێژین پاسپۆردەخۆ هەیە بۆ دەستڤەئانینە بەختەوەریە بۆ نمونە ئەس پشتێکی بەختەوەرد بن بەڵام ڕەنگە جەنابێتە یان کەسێکی دیتر هەمان تشت بەختەوەر نەبیتن مادەم هوسایە ئەس دێ چەوە کارم کەسانی بەرامبەر خۆ بەختەوەر ڕاستە کاتە بەیەکەوە بوونمان ماوە ناماوەیەک ینی ئەم بەیەکەوە بوونی کە خوددا فەرمووی لیتەعارەف و باش ماوەیەک وەکوڵە من و تۆ بەیەکەوەین تقریبەن وەکو بڵێ تۆزانی من بەچی دڵخۆشم شارەزای سروشتن یەکتر ئەبە بشێوە کە شارەزای سروشتی یەکتر بوون ئیدی دەتوانین بەوە یەکتی دڵخۆشکەین کەواتەوە ڕۆ پێناسی ئەمەی کە گوتم پێغەمبەر دەفەرمێ درودی خوای لەسەر فەلیەقول خەیرەن ئەو لیەس یعنی یا خێر بڵێ یا بێدەنگ بە کەواتە چۆن خەڵک بەختەوەرکەین بەکردەوەی چاک بەکردەوەی جوان نەمان بوو بە قسەی جوان بە قسەی پاک نەمان بوو خۆ بێدەنجی لە قسەی خراپ باشترە هەر بێدەنگ بوون خەڵک دڵخۆشەکە تۆ نابینی یەکێک نەخۆشە کە ئەچی بۆ لای سنەتی پێغەمبەر درودی خوای لەسەر چییە کەم دانیشە دوو قسەی خێر کە بڵێ هەزارانی وەک تۆ هەبوو ئەوە چاک بوونەوە کەچی هەیە چێ لەوێ دانیشی ئەڵێ وەڵی نەخۆشیەکە زۆر کاریگەرە بڕۆ ناکەم ڕاست بیتەوە ئەوێتەوە ئەوە قسە لەوە فیشەک خراپتر و بەهێزتر هەیە تۆ ئەیکوژی کەواتە بۆیە المسلم من سلم الناس من يدي ولساني أما حالت يكم بختوري ببخشة بأوي بختور بي لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه كواتا بو أوي تو صفتي إيمان ورقري أبي خلق بختوركي تور أم فرمودي أوا بيناس كرو بو أوي تو إيمان داري راستقي نبي أبي براي إنساني براي نتوي براي آيني هرشي براي هيا لبازنا كان الفيرا هاو كشكي ما مصيبرز قالك جار بۆ نمونە کەسێکیش مدوێتن کو ئەس شێوازێکی شێوازان وی بەختەوەر بکەم ئەگەر وەکو بژنێ نمونەکە سادەتر بە حەز بکەین ینی ئافرەت ب شێوازێکی شێوازانان کو هەستن وێ جودانە بەرامبەر دەستڤەئانینە بەختەوەریە کە تشتێکی داخازش زەڵامی خۆیان هەفژینی خودکەتن بۆ وەیەکی دا ئەو بەختەوەر ببیتن بەڵام هەمان دەمدا ئەو کار کە ئەگەر ئەنجام بدەت زەڵامەکە زەڵام پێ نەبەختەوەر بیتن ئایا درستە ئەس تشتێکی بۆ کەسێکی بکەم سەر حسابە نەبەختەوەریە خۆ نابێت کەواتە ئەمە جارێکی تر ئەمان باتەوە سەر ئەوەکو گوتم ینی مناڵ بە شتێک بەختەوەرە بێ گەورە بە شتێک بەختەوەرە تەمەن لە تەمەنە کەسێک بە شتێک بەختەوەرە بێ ئەو لە گەنجیا بە شتێکی دیگە بەختەوەر ڕەگەزەکان هەروە هاوژینەکان لەگەڵ یەکتر هەروە بۆیە زۆر گرنگە کە یەکتریان زانی جاری وا هەیە وەکوڵە بە شتێکی زۆر بچووک کەسێک بەختەوەرە بێ پەیوەندی نییە بە گەورەی و بچووکی شتەکەەوە بەقەدەر ئەوەی کە پەیوەستە بە یەکتر ناسینەوە پەیوەستە بە یەکتر ناسینەوە جا مەبەستم بەسەر قسەکەمان لەسەرەوە بوو بەکردەوە خەڵک بەختەوەرکە نەتوانی بە قسەی باش نەتوانی بە بێدەنجی چونکە بەڕاستی قسەی خراپش خراپە لەبیرمە لە 2006 بابەتێکم نووسی بە زمانی عەرەبی بوو لەسەر ئەمامە چونکە لە چیرۆکێکم بینی چیرۆکەکەم کرد بە بابەتێک چیرۆکەکە ئەمەیە دەڵێن کوڕێک زۆر تووڕێ و قسەی خراپ بە خەڵک دەڵێ باوکی پێی دەڵێ لە حەدیقەکەی خۆمانە لە باخچەکەی خۆمانە سیاجەکە تەختەیە هەر ڕۆژێ هەڵەت کرد و قسەی خراپت بە خەڵک گوت بڕۆ بزمارێکی لێدا کوتە یەک و دوو تقریبا مانگێک دەیان بزماری لێدا کوتێ
ئەمجا تا ئەگاتە ئەوەی ئەمڕۆ هیچ کەسی ئازیاد نەداوە قسەی خراپی بە کەس نەوتووەڵە ئەمڕۆی تر هیچم نەوتۆ بە کەس ئیدی کەواتە تۆ چاک بووی ئەڵە لە ئەمڕۆ دەست پێ بکە بزمارەکان هەڵکێشەوە کاتێک کە بزمارەکان هەڵەکێشەوە ئیتر دەرەکەوێ ئەڵێ ئیتر هیچ شتێک نەماتەوە من چاک بوو ئەڵێ بەڵام سێری ئاسەواری بزمارەکان کە هەمووی لە دوای خۆی کونی بەجێ هێشتووە کەواتە تۆ ئەو قسە ڕقانەی بە خەڵکت گوت وەکو بزمارێکە لە تەختەکە چەقاونەوە بەس وەختێک کە دەری هێنیتەوە ئەڵێ هیچ خۆتەوە من دەرم هێنایەوە بزمارەکە بەڵام ئاسەوارێکی بەجێ هێشتووە لەبەرەوە لە کوردەواریە گوتراوە ینی جێگەی برین و جێگەی ددانی شێرێکیش سارەش دەبێ بەڵام جێگەی قسە سارەش نابێت بله کەواتە مامۆستا بەڕێز لێرە شتێکی دیژیت کەویتە ژێرڤی ئاخفتنی جەنابێتە بەحثکردن بۆ نمونە ئەس دێ ئاخفتنێکی کەم ئاخفتنا من حەقە ڕاستیەکە یانکو مافەکەش مافێن ڕەوایەن فلان کەسی دەما ئەس vê حەقیەت بێژم ئەف حەقیە دەبێتە سەدەمای چەندێ کو بەختەوەریە چەندین کەسا تێک بدەتن بۆ نمونە ئەم نهات کوردستانیدا بەحسا پرۆژێکێ دکەین کە پرۆژێ چاکسازیە ئەف پرۆژێ چاکسازی دەمات هێتە جێبەجێکردن ڕەنگە ببیتە ئەگەڕەوەی چەند دلێ سەدان کەسا نەخۆش ببیتن چونکە زەرەرمەندن جێبەجێکردنەوەی پرۆژەیدا ئەرێ ئەوە چیتە ژێرڤێ چەندێ کەواتە یەکێک لە ماناکانی دیکەی چۆن نزیک بە سەعادەت دادپەروەری و عەدالەتە دادپەروەری و عەدالەت تۆ تەماشای ئەم کۆمەڵگەی ئێمەکە ئەم کۆمەڵگەی ئێمە بەگشتی دەستخۆشی لە عەدالەتەکە دەستخۆشی لە عەدالەتەکە شێخانی ئێمە عارفانی ئێمە لەسەر چەمکی عەدالەت ئیشیان کردووە وەختی عەدالەت هەبێ هەموو کەس دانی خێری پێدادەنێ بەڵێ تو نابینی بەشێکش خەڵکێمە دگەل عەدالەتێدا ئەگەر نەگەهتەوی زۆر ڕاستە کەواتە کەمینەن کەواتە ئەمە خودداش لە قورئاندا باسی کردووە کەواتە ئەوانەی کە لە جێبەجێکردنی عەدالەتە زەرەرمەند دەبن کەمینەن بەڵێ ئەوانەی لە جێبەجێکردنی عەدالەت و چاکسازی هەمیشە قازانج دەکەن زۆرینەن کەواتە تۆ لەو حاڵەتەدا دەبێت دڵی زۆری نەخۆشکەی نەکەمینەیە زۆر باشە مامۆستا کەواتە هەر مژارێکە تێتە پێش و تێتە گەنگەشەکردن و بەحث سەر تێتەکردن ئەکید ئاستەنگن خۆشی هەنە ئەم نەها بین بەحسا وان ئاستەنگا بکەین ئەو چ ئاستەنگن ئانکو ڕێگرینت بنە ڕێگر بەرامبەر بەختەوەریەک و مرۆڤ بەختەوەریەدا بچیتن منەتکردن و تەکەبورکردن و عەزەتدانی خەڵک لەگەڵ وەخت چاکەشت کردووە چۆن خودای گەورە فەرمووی لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى باشە منەتکردن بۆیە سێرەکەی خەڵکی کاکە وەڵام من خێرم زۆر کردووە بەس هیچ دڵیشم خۆش نییە ئەبێ لێ پرسی یعنی چۆنت کردووە بەچ شێوازی لەنێ ئەو عالەمەیە خەڵکت بان کردووە و بەخشیوتە ینی کو بە جۆرێک لە جۆرەکان دڵت خۆش نابێ چونکە ئیشەکە جۆرێک لە منەتی تیا بووە یعنی مەسئلەی ڕیا و مەسئلەی منەت و ئەم بابەتانە لە دڵی ئینسانەکە خۆیەتی یعنی ئەگەر نییە بە حاڵ زەڕەیەکیش بێ خۆی هەستی پێکە ئازانێ مەسەلەکە چییە لەبەرەوە بێ زۆر ئاگادار بین ئێمە کە هەژارێک ئەبینین یا نەدارێک ئەبینین کە یارمەتی ئەدەین حەزەکەین دڵی خۆشکەین ئەو لە دنیادا پێویستی بە ئێمە بەس ئێمە پێویستیمان بەوە بۆ ئاخرەتی خۆمان بنەتی چی ئەەکەی ئیتر ئەگەر کەسێک نەبوایە تۆ یارمەتی دێ تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر ڕۆژە لە ڕۆژان کەست دەست نەکەوت یارمەتی دەی زۆر ناخۆش ئەمانە وایە دنیا کۆتایی پێهاتووە ئەوە بەهەشتە لە بەهەشتا کەس پێویستی بە یارمەتی کەس نییە کەس پێویستی بە یارمەتی کەس نییە ئەوە باشتە لە دنیادا پێویستیمان بە یەکترە لەبەرەوە هەندێک یا بەشێک لە دەوڵەمەندان و دارایان و ئەوانەی کە هەیانە دەڵێن خێر دەکەین و دڵمان خۆش نییە دەڵێن پێداچوونەوە بکە بە جۆری خێرکردنەکەت لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى عزیەتت داوە ماندوود کردووە لە بەرچاوی خەڵکا پێت داوە شکۆت شکاندووە کەرامەتت شکاندووە بەم نوعەقەت تۆ دڵت خۆش نابێ خوددا دەفەرمێ بڵێن لە بەرامبەرە زۆر جاهای خەڵک خێرەکە ئەڵێ بۆ فڵانە کەس ئەو خێری پێکەی وڵای ئیشم پێبێ ڕۆژێ خوددا دەفەرمێ بڵێن لا نريد منكم جزاء ولا شكورا ئێ باشە تۆ ئەبێ ئاوهابی یعنی ئەگەر تۆ شتێکت بەخشی ئەبێ چاوەڕێی پاداشتی لێ نەکەی لەو کەسە کەی چاوەڕێی پاداشتت لەو کەسە نەکرەوە بۆیە یعنی زۆر جار هەیە کەسێک ئەبێ بە بەرپرسیا بە بەرپرسیارەتی وەرەگرێ نازانم ئێستا کەم بۆتەوەیان نە هەدیەیان بۆ برد و گوڵیان بۆ برد و ئەو وەزارەت و دەستە و شوێنە بەرناکەوت کاکە بۆ چۆڕێ و پێویستی بەم هەموو گوڵە نییە هەموو گوڵە بۆ مەسرەفەکەن بۆ شتێکەکە ئیشمان پێبێڵێ ئەدەم چۆن دڵت خۆشە بێتەوە قەت دڵت خۆش نابێت یەکێکی دیش هیچ پێویستی پێی نییە بە تەلەفۆنێک پێڵێ کاکە پیرۆزە و ناڵە ڵێ خوش یارمەتیدا ئینشاءالله خوا یارمەتیدا و ئیشە بتوانی بە جوانی بکەین مەبەستم چی بوو لا نريد منكم جزاء ولا شكورا نابێ ئێمە خێر بکەین بە قازانج خێر بکەین بۆ ئەوی قازانجمان لێ دەستکەوێت یان مەسەلەن خوددا دەفەرمێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون بۆچی هەندێک کەس خێریش دەکا خێری لێ نابینێ بۆچی هەندێک کەس خێر دەکا و دڵی خۆش نابێ لە شتە خراپەکانی خۆی بەخشیوە لە شتە خراپەکانی خۆی بەخشیوە ئێمە ئەخوێنینەوە لە ژیاننامەی
فاتیمەیە کچی پێغەمبەر درودی خوای لەسەر دەڵێ ئەو پارانەی کە دەبەخشی بە هەژار بەڵێ هەندێک عەتری پێوە دەکرد مسک و عنبەر دەڵێن بۆ وا دەکەی دەڵێ ئەو پارەیە بەری ئەوەی بکەوێتە دەستی هەژارەکە دەکەوێتە دەستی خوددا ئاوا تێبگەی ئاوا تێبگەی لە خێر تۆ قەرزێکە لە لای خوددا داناوە کارێکت کردووە کەرامەتی ئەوت پاراستووە کەچی برادەرانی ئێمە هەندێک لە برادەرانی ئێمە بەدەمی خۆیان دەڵێن مانگی ڕەمەزان دێ زەکات دەدەن باش نییە دەڵێ وەڵام ئەوەن دەڵێت چۆنە ئەڵێ وەڵای هەندێک پارەی دڕاوم هەبوو دڕاوەکانمە هەرچی پارە دڕاوەکانە دەرێکە خوددا دەفەرمێ ئیلا ئەن تغمیضوا فیه ئەگەر خواردنتان بە خەڵکدا چاوبن و خێنە بۆی نەزانی تۆ بچی دەیتوانە خۆ ئەگەر وەکو فاتیمەش بکەی بێ باشەکەی بدەیتێ بۆی لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون من خەڵکە ناسم بە ساڵانێک خێرەکە کە خێری کردووە ئەو پارەی چۆن دەرکردووە لە پارەکەی خۆی هاتووە کامەیان تازەترە کام پارەی قەت نەبووە و نەنوشتاوەتەوە تازەیە و لەسەر ڕقەمە ئەوی بەخشیوە دەڵێ من بەخوام داوە من بە ئینسانە نابێ منەتی بەسەرا بکەم خەڵکی ئێمە دێ کامە پارە دڕاوە کامە خراپە کامە خواردن ئیمڕۆ نایخۆین بەشمان ینی حەزمان لێ نییە نابێت تۆ لەوانە یا جلی کۆن جلی کۆنە بەخشن ئەگە جلی تازە ببەخشی ئەڵێنەوە چۆنە بێ جلی تازەی بەخشیوە فلانە کەس کاکە خۆ نابێ هەر کۆن ببەخشی ئەوە مەبەستم ئەوە بووکە یەکێکە لەوە هۆکارانەی کە خوددا لە قورئاندا بۆمان باس دەکات یەکێکی تر تێنەگەشتنە لە دین دەڵێن خوددا فەرمیێتی ئینسان نابێت دڵی ئەوەندە خۆش بێ و کامەرانی دڵخۆشیش کاکە خراپە وەکۆڵم لە کوردەواری تۆزێ پێ بکەنی ئەڵێ ئاخری مرۆڤی مەغرور بکەتەوە لەوەنی خوا فەرمێ لا تفرح يعني چی بە کوردی يعني دڵخۆش مەبە بۆ إن الله لا يحب الفرحين خوا دڵخۆشی خۆش ناوێ ئێمە قورئانە ئەقروانیە جارێ بە قسەی خوا نییە خوا ئیجێڕێتەوە إذ قال له قومه قومی چێ قومی قارون چێە دەوڵەمەندێکی متەکەبیر دەوڵەمەندێکە بە زوڵم مستەم دەوڵەمەند بووە دەوڵەمەندێکە خێر ناکە إذ قال له قومه قومەکەی قارون پێیان گوت لا تفرح يعني ئەو فەرحە بەمانە دڵخۆش نەبیت شانازی مەکە بەم وەزعی کاتە إن الله لا يحب الفرحين ئەوە کام جۆر لە فەریحینە إنه لفرح فخور ئەوە خوددا ڕوونی کردەوە إنه لفرح فخور بۆ یەکەیەکێ ئەم ئاەتی خوێندەوە نەڵێ خواڕقی لە ئەوەیە یا خوددا دەفەرمێ تفرحون في الأرض بغير الحق خوارقی لەو جۆرە دڵخۆشی من لەسەر حسابی تۆ بێت تۆ بکەم بە پرت بەسەر پشتی تۆیا بڕۆم بەسەر پشتی تۆیا بڕۆم خۆم بگەم بە ئامانجەکانی خۆم ئەوە دڵخۆشی نییە نایبێت دڵت پێ خۆش بێ خوددا فەرمووی تفرحون في الأرض بغير الحق لەبێ حەق و بەناحەق ئەوە دڵخۆشی نییە بەڵێ مامۆستا بەڕست هەمان دەمدا تو نابینی ئێکش ئاستەنگێن دیتر کە هەری ئاستەنگەکە سەرەکیە یا بەربەڵاوە ئەوژی ئەوە دەما مرۆڤ هەمووی پێکوڵاوی چەندێت بکات بگەهتە بەختەوەریە ڕەنگە بگەهتش بەڵام گەلەکە دەمکیە ڕەنگە بوو دەمێکی زۆر کێم ئەو بەختەوەری لە دەف مرۆڤی مینیت یعنی تێکوشانەکە زۆر بەڵام مانەڤەکە کێم ئەوە بوو چت زڤڕینتن دەڵێن ئەوە دڵخۆشیەکەی خۆت پەیوەست کردو بە شتە کاتێکەوە کاتی دڵخۆشی خۆت پەیوەست کرد بە شتە کاتێکەوە دڵخۆش نابی یعنی هەتا وەکو چۆن دەڵێ یعنی خوددا موعتیە خوددا دەبەخشێ وەختی خوددا دەبەخشێ ئێمە دڵخۆش بین بەو شتانی کە خوددا پێی بەخشیوین پەیوەست بین بە شتەکان و شتەکان فانین دەڕوا بەڵام خوددا باقیە ئێمە کە شتێک ئەڵێن یعنی سوپاسی خوددا دەکەین ئەوەی پێبەخشین دڵخۆشیەکەمان زیاتر لەوەیە کە هەست دەکەین خوددا پێبەخشیوین یعنی مەبەستم چی بوو مەبەستمەوەی هەندی هەدیە وەرگرتووە هەدیەکە هیچ نییە هەدیە زۆر ساکار و بچووکت هەیە لە ماڵەوە بەس لە شوێنی زۆر بڵندات ناوە بۆ دەڵێ ئەمە فڵانە کەس پێیداوە کاتە تۆ بەقەدەر ئەوەی کە دیارەکەی پێبەخشیوی دڵت بەو خۆشە نەبە شتەکە لەبەرەوە خوددا فەرمووی قل أي محمد درودی خوای لەسەر بە خەڵک چ بڵێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون کەواتە ئێمە بەشتە مادیەکان و گەلک جۆرجی مامۆستا بەختەوەری تشتێک وەهمیە ئانکو چەوە گەنجەکە دەبێتن زەواجی بکات وەسەتی دگەیتن ئەگەر بگەیتە زەواجێ دل گۆپیت کە بەختەوەری داژیتن بەڵام کە زەواج پێکینە ڕەنگە تەمامی بەروڤاژی بیتن ئەرێ ئەوە بچت زەفریتن دەڵێن ئەمە بریتە وەکو تۆوتن ناوت ناوەهم یعنی ئەمە ئەگەداری بارودۆخەکە نییە یعنی وەکو بڵێ بە شێوازێکی خەیاڵیە بە شێوازێکی چۆن ئەڵێن ئەم دراماشوپە بڵێ ئەم دراما خراپانە خەڵکیان خراپ ڕاهێنەوە لە دراماکانە باسی خۆشەویستەکە ئەکەن بەس بیر یعنی لە درامەکە ڕێەوەی بۆ ناچێش ئەمە چۆن خۆی پێبگەێنێ بە شێوازی خۆی پێبگەێنێ چۆن پێشکەوێ چۆن ئەڵێ ژیانی خۆی دابینکە بێ پێداویستەکانی هەموو شتێک دابینکە بڵێ کەواتە مامۆستا بەڕێز ئەم بەحسەوێ بکەین کە
ئەم چ بکەین حتاکو ببینە ئەو جۆرە مرۆڤ بکارین بەختەوەریە بخۆ دروست بکەین و هەروە ساڵ و کەسان بەرامبەر خۆشی دروست بکەین. دەڵێن ئێمە بۆچی لە کۆرۆنا دەترسین دەڵێن گوازراوەیە دەگوازرێتەوە لە کەس بۆ کەس بۆی لەو نەخۆشی لە نەخۆشیە گوازراوەکان لە ڤایرۆس و میکرۆبە گوازراوەکان ئەترسین وایە ئەمە لە بواری تەندروستی وەرە بواری دەرونی لە بواری دەرونی دەڵێن مەسئلە دەرونیەکانیش گواسراون تۆ لە بەرچاوی تو یەکێک باوێش کەدا هەردەست بۆ دەمی دەبا باوێشک دەدا ئەویش بەرامبەریش وا دەبێت دەڵێن یعنی کاریگەری هەیە تۆ لە خۆتەوە وەستاوی ئاوەستە من و تەماشایەکە من تۆزە زەردەخەناکەم تۆش زەردەخەنە من تۆزە پێ دەکەنم تۆش پێ دەکەنی کەواتە دەڵێن پێکەنین و حوزن یان شتێکێک دەبینی دەگریە دەبینی یەکێ دەگریە گرفتێکی هەیە تۆش دەگری گریان و پێکەنین و زەردەخەنە و خۆشی و ناخۆشیش گواستراوەیە وەکو ڤایرۆسەکە کەواتە ئێمە چی بکەین لەو حاڵەتە پێغەمبەر فەرمووی تەبەسسوموکە فی وجهی ئەخیکە صەدەقە دەبینی حەنی ئێستا باشە ئەڵێن ئەوروپا تەماشا یەک دەکەن سەردادێنێنەوە زەردەخەنەیەک دەکەن ئێکاکە جان و پێغەمبەرەکەی تۆ وای فەرمووە حەیف تۆ بۆ وا ناکەی هەموو عەبوسن وەڵام مانگی ڕەمەزان دێت و ڕابن کاکە بۆ وڵا بە ڕۆژوو یەکاکە وتی بە ڕۆژوو بە یعنی تو ڕەبە یعنی ئەمە شتانە زۆر ساکارن من دەیڵێم هەموو کەسیش دەیزانێ وەک تۆ دەڵێ هەموو کەس دەیزانێ بەس جێبەجێکردنەکەی زۆر مهمە یعنی تقرأ السلام على من عرفت ومن لم تعرف دەیناسی و نایناسی تۆ بەڕێگا وەڵە السلام علیکم هەر بڕە السلام علیکم کاکەڵێ بۆ سەلام لێکات دڵی خۆشە بێ ئەویش دڵی خۆشە بێ پێ دەکەنی بە ڕوویدا و زەردەخەنەیەک ئەویش زەردەخەنە بەلێ لەوێرە مامۆستا هەندێک جار سەردەم بوو سەردەمی جودایی هەیە ڕەنگەت وی سەردەمەیدا ئەگەر تۆ ڕێکی بگەهەیە کەسێکی و ئەبتیسامەکێت گەل بکەی یان سەلامی بوو بکەی ڕەنگە بشێوازێکی غەریب تێ بگەیتن فێرە بێ وردورد بەس یعنی وەک چۆن ئەڵێ ینی نەمان کردو بە کەلتور نەبووە بە کەلتور یعنی بابیکەین بە کولتور و لەگەڵ یەکاوابین چۆن بزانێت چەند ئاسایی دەبێتەوە لەلام نەمان کردووە بەڵام ئەوە دینیشە خەڵک وازانە دین هەر نوێژ و ڕۆژوە ئاخر ئەمەشی لەگەڵە ینی ئەم شتانەشی لەگەڵە یعنی چەند گرنگە تۆ مەسەلەن کاکە جۆگرتن ینی پێغەمبەر درودی خۆی لەسەر بەچی زەمیان کردووە بێ باوەڕەکانی ئەو سەردەمە ويقولون هو أذن بەڵێ پێغەمبەر ئەڵێ جۆیە هەر دانیشتووە کەئەنەو جسمی هەمووی هەر جۆیە هەر جۆ دەگرێ قل ئوذن خەیر لەکم جۆیەکی خێرە بۆ ئێوە یعنی تۆ زانی خەڵک هەندێک جار قسەیەکت بۆ دەکا وەکو بەرد لەسەر دڵێتی ئەوەندە ماوەیە گرفتێکی هەیە بەس کە قسەکەت بۆ دەکا دڵی ئاو دەخواتەوە تۆ نابینی ئەڵێن لە چیرۆکە دەخوێنەوە خەڵکێکەیە یعنی کەس نییە قسەی بۆ بکە بۆ ئەسپەکەی خۆی قسە دەکە کورد دەڵێ بچۆ تەنیشتی ڕووبارێک بۆ ڕووبارەکە قسە بکە و خەمەکانت بدەدەم ئاوەکە دەیبین ئەمە مانای چییە؟ مانای وایە پێویستیمان بە جۆیەکەیە جۆی لێمان بێ کەواتە ئەتوانین دڵی خەڵک بەچی خۆشکەین جۆ لە گرفتی خەڵک بگرە چارەسەری بکە تەقدیر زۆر گرنگە تەقدیر زۆر گرنگە ئەوەی کە باسی هاوژینەکانت کرد ئەزانی هاوژینەکان چیان لە یەک دەوێت بەتایبەت ئافرەتان لە پیاوان تەقدیر پیاو عادەتی وایە کە دەچێتە ماڵەوە ئەگەر خواردن تۆزە تاخیر بوو بێت چی دەڵێ باشە تۆ لە بەیانی ئیشت چییە؟ واناڵێ بەڵام ئەگە پیاوەکە بخیتە جێ ئافرەتەکە اینجا دەزانین لە بەیانی ئیشی چییە؟ هەزار ئیشی تری هەیە ئافرەتان لە پیاوان تەقدیریان دەوێت تەقدیر ڕێزگرتن ینی تەقدیر و ڕێزگرتن لە خۆی ئەوە هیچ لە ئیشەکەی لە ئیشەکەی بەرچاو وەربگری ینی چۆنە وەکوڵێ ینی فەرقی هەیە ینی مەسەلەکە تەقدیر و وەکوڵێ پێزانین مفاجئە تۆ باسی ئەوەت کردوتت ینی من سوزانم ینی من ئەزانم ئێستا هاوژینی تۆ لەگەڵ یەکە چین ینی هەستەکە تۆ بەچی دڵت خۆشە ئەو هەستەکە ئەو بەچی دڵی خۆشە دروستکردنی مفاجئە هەموو شتانە ئەوروپا دەیکە کەچی هەموو ئەمانەش لە لای ئێمە هەیە هەموو ئەم شتانە لای ئێمە هەیە عومەری کوڕی عەبدولعەزیز باسی ئەوە دەکا ئەڵێ لم يبقى الفرح إلا في مواضع القدر بكردي ئەڵێ بڕوا ناکەم خۆشی لە دنیا لە شوێنێکا مابێ هەمووی تکرارە بەڵام لە مەواضعی قەدەر بە کوردی ئێستا ینی مفاجئەی ئێستا و سرپرایزەکان و ئەو شتێکە کتوپڕ ڕوئەدا کاتە شتانی کە کتوپڕ ڕوەدا زۆر گرنگە ئینسان هەیە خۆی ئاگاداری ڕۆژی لەدایک بوونی خۆی نییە کەچی تۆ لەو ڕۆژە ینی شتێکی کتوپڕی بووەکەی زۆری لە لاخۆشە لاخۆشیەکە لەسەر ئەوە نییە کە تۆ چیت پێداوە ئەوەی پێخۆشە کە تۆ لە بیرت بووە کە ئەوت لە بیر بووە بەێت هەمان دەمدا مامۆستا تو نابینی کە خۆشی و بەختەوەری و خۆشگوزەرانیان و کامەرانی تنێ یا تێکوشان و خەباتێ دەهەی دەما تۆ گەهشتی ئارمانجی ئەو خۆشی و بەختەوەری نامی دەبێ ئامانجێکی تر دروستکەینەوە دەبێ ئامانجەکانمان کۆتایی پێنەیە ینی وەختێ دەگەیتە لوتکەی چایەک لەوە بڵندتر هەیە لەوە بڵندترێ بۆیە گوتم لە مەسەلە مادیەکانە هەموو ئەوانەی کە دڵیان خۆش بووە لە جیهانە و لە دنیادا و لە ژیاندا ئەو کەسانن لە مەسەلە مادیەکانە کەمیان هەبووە لە مەسەلە معنەویەکانە
تاو نەبوون هەر کتێب تالیفەکە هەر قسە دەکە هەر بەرنامە دەکە هەر شت دەڵێ دڵی بەوە خۆش دەبێت چونکە قسەکان خێری خەڵکی تێدایە جا لەبەرەوە کاکە هاندانی خەڵک چەند گرنگە ینی هاندان زۆر مەسلەیەکی گرنگە کە خەڵک ئەو ئیشە کار دەکە وڵاتی ئێمە بە شێوازێک چووکە لە سەردەمی دیکتاتۆریەتی قەدیمەوە هاتوین وا ڕاهاتوینە ئێمە خەڵک لە خەتا ئەگرین ینی چۆن ینی خەڵک کە هەڵەیەکەکە ئێمە لە کاتی هەڵەکەی دەیبینین محاسبەی دەکەین کتێبێکی بە ناوی مدیر الدقیقة الواحدة ی ساڵی هەشتاکانە دەڵێ کارمەندەکانت لە کاتی کاری باشە بگرە ینی کارمەندێک لەم دەستگایە ئیشی ئەو نییە سۆندێک لە حەدیقەکەی هەڵگرێتەوە وەختی ئەی بینی تۆ لەو کاتێ بڕۆ بیبینە دڵی پێخۆشە بێ چونکە دەزانێت کارێکی کردو کاری ئەوش نیە و دەبینێ و ئەنە سەعیەهو سەوفە یوڕە یا مەسەلەن تەماشا بەلەبەر سەر حسابە محاسبەکردنی و لێپێکی نەبینی لەسەر کارن شاش یعنی چۆن ئەڵێ لە کاری چاکەیە خراپ نییە ئەمە تەبەڕوع و تەتەووعە تۆ کاری خۆت ئەوەیە کە 8 ساعات ئیشکەی لێرەیە بەڵام لە پاڵیە هەندێشتی ترەکی کە ئیشی تۆ نییە ئەبینی ئەمە کارێکی باشە کردوتە ئەمە ئەوروپا هەموو هەفتەیەک کۆیکەیتەوە چەند هزار ساعات کاری تەتەووع و تەبەڕوعانێ تەبەڕوع بکە ببەخشە کە خۆت ئیشت هەیە و مەشغوڵی ناتوانانی یا تەتەووع بکە خۆت چۆن نێو کارەکەیە ئەزانی هەندێک شتێ ئێستاکە لە کاتی نەبوونیا چی هەیە ینی خۆزگە لێرە من نازانم من خۆم نەمبینی و بەڵام لە وڵاتان ئەیکەن تۆ کاغەزێکی ئەیفۆڕی ئاوا بێنە لەسەری بنووسە 1 2 3 4 5 تا 10 اینجا 11 تا 20 اینجا تا 30 تا 40 تا 50 تا 100 خۆ 100 ژمارەی لەسەر بنووسە 100 ژمارە لەسەر نووسی بڕۆ بیدەرە چایخانەیەک بەڵێ کاکە ئەوە هەڵواسە لە چایخانەکە دەڵێ ئەوە چییە بەڵێ چای بەچەنە ئەڵێ بەوەندێ بەڵێ ئەو پارەی 100 چای مندام بە تۆ پارەی 100 چای تۆ لە لای تۆ 100 چای بە خۆڕایی هەیە ئێستاکە خۆت ئەزانی کێ دێتە چایخانەکەی تۆ و هەژارە و وەزعێکە و خوێندکارێکە و لە وەزعێکە بارودۆخە غەریبێکە کەسێک دێ وەزعیت بینی یا خۆی داوای کرد زەربێک لەوە بدە چەند کەس چایت بە خۆڕایی داپێوە یا مەسەن لە مەطعەمێکە یا خو لە شوێنێکی سەفەریە ئەمانە ئەتوانی ئەم نەوعە کارانە یعنی چۆنەڵێ ئەنجام بدەیت و خەڵکێکە یا دوعای خێر کاکە دوعای خێر بۆ خەڵکە وە بزان معروفی کەرخیە لە قەراغی دیجلە دانیشتۆ لەگەڵ قوتابیەکانی دەرسەڵێتەوە وا نووسراوە لە هەندێکە ناوەکە معروفی کەرخی نووسراوە کاتێککە دەرسەکانی ئەڵێتەوە بەلەمێک لە دیجلەیە پەڕەبێ کۆمەڵە خەڵکی تیا نازام سەرخۆشن یان نەمویم گۆرانی ئەڵێن و وەکۆڵە تەپڵ لێدەن و بەو نەوە تەڵەبەکانی بە ئەڵێن ئەی ئیمام خوا دوعایەکی لەوانە بکە ئێمە دەرسە خوێنین و باسی دینەکەین ئەمانەش وە بزانم سەرخۆشن و ئەمانەش وە بزانم یعنی بەتەنیشتی ئەمەیە بە چەپڵە و بە گۆرانیەوە ڕەتە برون دێن و ئەڕۆن ئەویش دەست بەڵندەکە ئەڵێ خوددایە وەکو دڵخۆشت کردوون لە دنیا کارێکی وا بکە لە قیامەتی شادڵیان خۆشوی ئەوانەڵێن بابە ئێمە وتمان دوعایان لێ بکە نەمان گوت دوعایان بۆ بکە وتی باش ئەو دوعایی من بۆیانم کرد هیچ زەرێکی لە ئێوەدا جاننا ئێدی حەقتان چییە ینی خدا ڕەحمەتی گەورەیە و دڵی خەڵک با خۆشکات و هەموو ئەم شتان شتەکەی مامۆستا الچینێ و الهەندێ کە دبێژنێ یۆگا ڕەنگە مەفهومێکیش مەفهومی من دیتر ئەم ناوە جیهانە ئیسلامیدا دبێژینێ عیبادەت و ڕوحانیەت ئەرێ ئەوە چەند بنە فاکتەرێکی سەرەکی کو مرۆڤ بکاریتن بەختەوەریەکە باش دەستخۆ بینیتن فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب فإذا فرغت فانصب يعني خدا بە پێغەمبەر و پاشی ئەوش بە ئێمە دەفەرمێ یعنی کاتێ لە ئیش و کارەکانی ژیانی ڕۆژانەتان بوونەوە فراغتان بۆ دروست بوو فانصب ئەو کاتە لە بەردەمی خدا وەکو نصب بەنی ثابت دەبیت لە حضوری خدادا ئەبینی خەڵک پێی دەڵێ یۆگا تۆ پێی دەڵێ تەئەمل شێخانی ئێمە پێیان گوتووە خەڵوەت هەموو ئەمانە یەکن گرنگەوە بتگەێنە بە ئامانج جا خدا لە بەرامبەری سەعادەت شەقاوەتی دانا فەرمووی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى شقا لە بەرامبەری سەعادەتە کەواتە خدا فەرمووی ئەی محەممەد ئێمە کە قورئانمان بۆ تۆ نارد قورئانمان بۆ ئەوە نەنارد تووشی شەقاوەت و ناشادی و ناکامرانی بکە کەواتە مە چ چێت دەگەین ئێستاکە لەمە ئەبێ قورئان بۆ سەعادەت نێردرابێ کەواتە گشت ئەو تەفسیرانەی گشت ئەو لێکدانەوانەی گشت ئەو بۆچوونانەی کە لە ڕێی قورئانەوە ئایانەوێ نابەختەوەر و ناشاد و دڵ ناخۆشمان بکەن ئەوە قورئان نییە و ئەوە تەفسیری ڕاستەقینە نییە تعبیرش دینی خودی نایکە خدا فەرمووی ما أنزلنا عليك القرآن لتشقى کەواتە چی عەکسەکەی أنزلنا عليك القرآن لتسعد ئاخفتنەکێ مامۆستا يعني قورئانمان بۆ ناردی کامەران بی و خەڵک کامەران بله ئاخفتنەکێ مامۆستاش دەف هەندێک کەسات بێژن خودی تعالت قرآن پیروز داد فرموتن ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا
ئەنکۆ هەر کەسێکی پشتە خۆ بدەتە ذکر من کە قورئانە پیرۆزە و ئیسلامە پیرۆزە ئەو دی ژیانەکە نەخۆش بەتن بەلێت هەمان دەمدا ئەگەرم بەراوردی بکەین گەل وڵاتێکێ بژینێ ئیسلام وجود تێدا نەبیتن وەک شێوازێکی بەرچاو بەلێ ئەو بەختەوەرترن وڵاتێکی کە هەموو مسلمان بن. باشە با بەریتانیا گۆڵان بداتەوە دکتۆر کۆڵن تێرنەر مامۆستا زانکۆ لە پەرمەنگهام کە لە 75 مسلمان بووە ئەڵێ ئەو سەعادەتە بێسنوورەی ئێمە لە ئەوروپا هەستی پێکەین لە ڕووی مادیەوە ڕاستە بەس لە ڕووی دەرونی پرسیارە فەلسەفیە سەرەکیەکانمان ماوە لە چۆ هاتین بۆ چۆ هاتین بۆ چۆ دەچین ئەبینی کەواتە خدا ڕاستی فەرموو ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا يعني نە معیشەتی يعني نە بەمانەی پارەی نابێ ئیش و کاری خۆی دەکا پارەی خۆی دەبێ ئەوەی دەبێ بەس تۆ تەماشای ئینسان کە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی دەڵێ گەورەترین گرفتێک کە بە شەر شەوت خەوی لێ ئەزڕێنێ و بە ڕۆژیش بیری لێ دەکاتەوە دڵخۆشترین ئینسانی سەر ڕووی زەمین بێ هەمیشە بیری لە مستەقبەلە بیری لە مستەقبەلە مستەقبەل کامەیە مستەقبەل کامێ لە نەتیجە دوای مردنە کەواتە ئەم ئینسانە وەختێکە لە دنیادا دەژێت بەوە دڵی خۆش دەبێت کە قیامەتی خۆی مسۆگەرکە بۆیە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیز بەڕەحمەت بێ کتێبێکەیە بە ناوی ئەساسی سەعادەت بیکە بە کوردەکەی ئێستا بناغی بەختەوەری ئەساسی سەعادەت کە بۆمان باز دەکا ئەساسی سەعادەت ئیمانە ئەساسی سەعادەت ئیمانە ومن أعرض عن ذكري ئیمانە ئەم ئینسانە مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی دەڵێ ئەم ئینسانە حەزەکان و ئارەزوەکان و خولیاکان و ئاوات و هیواکانی بێ سنوورە یەک زات ئەتوانێ هەموو ئەم شتە بێ سنوورانی بداتێ کە خۆی زاتێکی بێ سنوور بێ کە ئەوش ئەڵڵایە کە خودای دەستێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جانابێتەر ساخ و سەلامەت بی بۆ پێشکەشکردنەوان هەموو ئاخفتنین پڕ جوان بەلێ بینێرین بەڕێز ڤی ئاوای دەهینە دومایە بێ خەڵکی و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی هێڤیامە ئەوەم هەموو بکارین ئەدبەختەوەری و سەعادەتێ و خۆشیە و کامەڕانیەدا بژین و ژیانە خۆ و ژیانە کەسانێن دەوروبەرێ خۆشی خۆش بکەین ببینیم خێر و شاد خدای مەزن مەهمیان بپارێزیت